سڵاو بینەرانی بەڕێز، ئایا گەردوون خاوەنێکی هەیە یاخود بێخاوەنە؟ زانستی گەردوونناسی لەم بارەوە چی دەڵێت؟ ئەی زانایانی بواری گەردوونناسی چی دەڵێن؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لەم ئەڵقەیەدا ئاڕاستەی زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید دەکەین. دکتۆر بەخێر بیت. سپاسانەکەم. بەڕێزت ئەم کتێبە گەردوون و باوەڕ کە بە چاپت گەیاندووە، ئەتەوێ چیمان پێ بڵیتیانی گەردوون و باوەڕ بۆ لەم کاتەیە خەڵک لەوەدا پێویستی بەو بابەتە هەیە؟ لە ڕاستیە ئەم کتێبە کە گەردوون و باوەڕی ناوە بە گرنگم زانی چونکە دوو بابەت هەن کە ئەتوانم بڵێم ڕاستەوخۆ پەیوەندە بە مرۆڤ و ژیانی مرۆڤ و داهاتوی مرۆڤەوە و هەروەها پەیوەندە بە وجود هەموویەوانە. ئەو دوو بابەتەیەکیان پێدرێ بابەتی کۆسمۆلۆژی، بابەتی کۆسمۆلۆژی واتە چۆنێتی دروستبوونی گەردوون و ئەو گەشەی کە گەردوون ئەیسەن لە سەرتای دروستبوونیەوە تا کۆتاییەکەی. ئەم بابەتە بابەتێکی گرنگە چونکە لە ڕاستیە پرسیار دەربارەی ئەوەکرێ ئایا گەردوون چۆن دروست بووە، کەی دروست بووە، کێ دروستی کردووە و هەروەها چارنووسی بەرەوکوێ. یەکێکی تر بەرامبەر بەم بابەتە بابەتێکە کە ئەمیان وتمان دەربارەی کۆسمۆلۆژیە، ئەمی تریان دەربارەی بایۆلۆژیە کەواتە پەیوەندە بە مرۆڤ و هەروەها گیانلەبەرانی ترەوانێ. لێرەوە ئەم دوو بابەتە قسە و باسی زۆر هەڵەگرێ چونکە هەم باوەڕدار و بێباوەڕ قسەی هەیە دەربارەی ئەمە، چ بە بابەتە زانستیەکان بێ، بابەتە فەلسەفیەکان بێ، هەر بابەتێکی تر بێ. بەس تۆ لێرەدا بەڕێزت لایەنداری ئەتەوێ بیسەلمێنی کە گەردوون خاوەنی هەیە، وایە؟ لە ڕاستیە ئەمە گرنگە، بەڵام لە کتێبەکە لە دووتۆی کتێبەکە من هەموو ڕاوبۆچوونەکانم هێناوە. دوایی تیشکم سەر ئەو لایەنانەی کە بۆ خۆم توانیمە هەم سوود لە ڕای زانایان بەگشتی وەربرم و هەروەها بۆچوونی خۆشم لە کتێبەکەدا باسکەم. کەواتە لە کتێبەکە بە هیچ شێوەیەک من لایەنداریم نەکردو بۆ ئەو لایەنە کە بڵێم ئەوەی فکری خۆمە ئەی سەرمێنم، نەخێر ئەوەی کە زانست پێوتوین، ئەوەی کە فەلسەفە قسەی لەسەر کردووە و ئەوەی کە ئاینیش باسی کردووە. لەبەرەوە کاتێک کە باز لەم سێدیدە ئەەکەی هەمووی بە دلیلەوانێ چ قسەی زانایان بێ، چ قسەی فەیلسوفەکان بێ، چ ئاەتەکان بێ هێنامتۆ بە نمونە، ئەو ساڕای خۆشم دەربارەی ئەمە دەربڕیوە تا ئەگەینە ئەو دەرەنجامەی کە ئایا گەردوون خاوەنی هەیە یان نە. باشە، مامۆستا تۆ لە ئێستا باست کرد بەڕێزت لە سێ بۆعدەوە، لە سێ ڕەهەندەوە، ئاین و زانست و فەلسەفە. ئەتۆ لە هەر سێلاوە پێمان بڵیت کە هەرچێکیان هاوڕان لەسەر ئەوەی کە گەردوون خالقێکی هەیە؟ گرنگە لێرە تیش خۆمە سەر بابەتێک. لە ڕاستیە ئەگەر بێت و باز لە ئاین بێ، ئێمە ئەزانین ئاینە ئاسمانەکانی هەمووی یەک بابەتە و باز لە خوای گەورەیە، باز لە دروستبوونی گەردوونە. ئەگەر بێت و کۆتا ئاین کە باسن کە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڕوونی باز لەوە ئەکا و هەمووشمان زۆرەمان شارەزاین لەو ئاەتانە کە ئەتوانم بڵێن بە سەدان ئاەت باز لە بابەتە گەردوونیەکانەکە کە تایدا چۆنیتی دروستبوونی گەردوون، نەمانی گەردوون، هەموو ئەمانە باسکە. ئەگەر ئەمە باز لە کەسی باوەڕدار بێ، بەڵام فەلسەف و فەیلسوفەکان ئەوانش ڕاو بۆچوونی خۆیان هەر لە سەردەمی کۆنەوە، سەردەمی یۆنانی کۆنەکانەوانێت بۆ سەدەی ناوەڕاست بۆ دواتر و تا ئێستاشی لەسەر بێ، ئەوانیش بەشێکیان بەشێکی زۆریان باز دەواکەن کە ئەم گەردوونە خاوەنی هەیە. ڕاستە هەندێکیان ڕای پێچوانیان، بەڵام زۆربیان بازەوەکەن کە ئەم گەردوونە خاوەنی هەیە. بەشی سێم هێناوە لە کتێبەکە کە باز لە زانستە. زانست بەڕێستانە زانن ئەتوانێت بێ بێگلاکەرەوەی ئەم بابەتە تا ڕادێکی باش. بۆیە کاتێک هەینە سەر بابەتی دروستبوونی گەردوون لە کتێبەکە ئاماژەم بۆ کردووە ئەم گەردوونە ئایا کە هەندێک لە بێباوەڕان ئەڵێن ئەم گەردوونە ئەزەلیە، ئایا زانستیش وا ئەڵێ؟ نەخێر، بە دلیلی ئەوەی کە چەندین بدۆزم باس کرد لە کتێبەکە. ئەگەر پێتان باش بوو ئەتوانین بازە بدۆزانە بکەین. باش مامۆستا، زانست ئەتوانێت باس لە مادە بکات، یعنی با بڵێن وەکو بڵێ پاست دروست بوو، پاش دروستبوونی گەردوون، پاش ئەوەی کە گەردوون ئەبێتە دیاردە، ئەبێتە مادە، ئەبێتە هێتە فیزیا. بەڵام ئەی پێش ئەو چۆن زانست دەتوانێت باسی بکەیان. ئەوە ئاین ئەڵێ خوا دروستی کرد و تا ئینتها، ینی فەلسەفەش نازانم، ینی زانست چۆن ئەتوانێت ئەمەم بۆ بسەلمێنە کە ئەم گەردوونە
يعني باسی پێش خەڵقم بۆ بکە پێش هاتنە کایەی گردردونەوە با بڵێ بەڵێ با هەر سەیدەکە کە جەنابیش ئاماژت پێکردیە کەمیان ئەوەیە کە ئەگەر باز لە ئاین بێ و ئاینی پیرۆزی ئیسلام بێ خوای گەورە بەدیهێنەری گردردونە و ئاەتەکان تاکید و جەخت لەمە ئەکەنەوانێ ئەمە لە ڕائینەوە ئەمە لە ڕائینەوانێ ئەوە ئەو کەسێک کە باوەڕدارە ئەمە واقعەکە لای و تەسلیمیشە پێی تاوە یینە بابەتی فەلسەفی فەیلسوفەکانیش بۆ خۆیان قسەیان هەیە لەسەر ئەمە ئەڵێن ئەبێ هەموو شتێک جوڵێنەرێکی هەبێ کە کاتێکا باز جوڵێنەرە یعنی کە ئەەکەیتە مەرحەلی ئەوەی گردردون بێت ئەبێ شتێک جوڵانی بێتی جوڵێنەرەکە بێ ناشێ ئەم جوڵێنەرەش بڵێن ئەی ئەو جوڵەرەی چوە بۆ ئەیکێ ئەوی پرسیار ئەزەلیە کە مشکلەیە بەڵێ ئەوە زۆربەی فەیلسوفەکان هاوڕان لەسەر ئەوەی ئیلا ئەبێ لە شوێنەکە بۆستیت ناشێ بە بەردەوام ئێمە بڕوین بۆ دواوە هەر بڵین ئەمە بۆ بێکۆتای ینی بۆ سەرەتایەکی بێ دیار و نادیار بێت نەخێر کەواتە ئەگەر بێت و جا بازە زانست بکەین کەواتە فەیلسوفەکانیش ئەڵێن ئەبێ جوڵێنەرێکی یەکەم هەبێ کە بوو بێتە هۆی ئەوەی دەست پێک بێ بۆ ڕوودانی شتەکان ئەگەر لەلایەنە فەلسەفێکەوە بێ ئەبێ خوای گەورە دەستپێکی یەکەم بێ بۆ ئەوی گردردونی دروست کرد بێ و دوای ئەوە یێنە ناو عالەمێکی مادە و وزە و کات و شوێن زۆر باش ئەمە لە فەلسەفە پێوترێن محرێکی یەکەم یا عەقلی یەکەم ئەم شتانە بەس لە زانستە چۆنەوە ئەم بابەتە بێگومان باسمان لەوە کرد کە زانستیش دیدێکی زانستیمان باس کرد کتێبەکە زانست قسەی خۆی هەبێ ئەگەر بێت و باز لە زانست بکەین ئێمە دروستبوونی گردردون لە سەدەی پێشوانێ دوو بیردۆزی گرنگ زۆر لە ڕاستیە دەربارەی دروستبوونی گردردون قسەیان هەبوو یەکێکیان بیردۆزی تەقینەوەی مەزین بی بانک تیۆری ئەویشیان بیردۆزی دۆخی جێگیر ستێدی ستیت تیۆری ئەم دوو بیردۆزە تا ڕادێکی ژۆر ژمارەیەک لە زانیان لەم لەو ژمارەیەکی لەو لە تەئیدیانە کرد بەڵام کاتێک کە دەلائیل و بەڵگەکان هاتن قەنەعەت لای لە هەشتا و بەرەژووی زانایان دروست بوو کە گردردون بە پێی بیردۆزی یەکەم کە بازە تەقینەوەی مەزنە ئەو دوو بیردۆزە چێ بۆ بینەر بزانێت چۆنە بیردۆزی تەقینەوەی مەزن بازەوە ئەکا کە گردردون ئەنجامی تەقینەوە دروست بووە بۆی زیاتر ڕوونیەکە ئاخر چی تەقیوەتەوە بەڵێ لێرا پرسیارێک گرنگەکەیە ئێمە کاتێک شتێک هەبوو بێ بەڵێ من هینێکی نمونەی وتەیەکی زانایەکی بەناوبان کە پۆڵ دێڤزە ئێنمەوە ئەڵێ تەقینەوەی نەزن کە ئەم تەقینەوەی گردردونەیە بریتێ لە ڕووداوی خەلق بریتێ لە خەلق لە دروستبوون لە نەبوونەوە هیچ شتێک نەبووە هیچ شتێک نەبووە بریتێ لە ڕووداوی خەلق ئەم خەلقە چی بووە خەڵقی مادە و وزە و شوێن و کات با بێم ئەم چوارە قسەی لەسەر بکەم کەواتە تەقینەوە وزەیەک هەبووە وزەیەک دروست بوو ئەنجامی تەقینەوەکە بەس ئەگەر بێت و باز لە کاتەکەی کەمکەی نازانین کاتەکەی کەی بۆ بەڵام لێوە کات دەستی پێکرد لێوە کات دەست پێکرد ئەگەر بڕێن بۆ کات لەگەڵ بوونە کات شوێن لەگەڵ بوونە بەڵێ ئەگەر بێ نمونە بۆ نمونە باسی بکەین ئەگەر کات بڵێن سەعات دەی باسکەین دەی شەوە ئەڵێن لەم کەمە تەوان ئەم دەیشەوە بە نمونەیە مۆژنا ئەو کاتە نەشەوە ڕۆژوانە باسی نەبووە کاتێک کە باس لە تەقینەوەکەکەین بۆ نمونە سەعات دە تەقینەوەی گوڕیە ئەمە سەعاتی سفرە لای من پێش ئەم دەیە یعنی 9:59 خولەک وجودی نەبووە کەواتە شتێک نەبووە کات لێوە دەستی پێکرد ئەوە سفرەکەیە ئەی لەم ئەتوانێ لە دوای تەقینەوەکە بە دەتوان ناخسەن 43 چرکە یعنی چرکەیە پێی بە زۆر بەشی کەمکەمەوانێ قسە بکە بەس دە سفرەکان ناتوانێت قسە هەبێ زانستیش ناتوانێت قسە هەبێ علمە کاڵم علمی زانست ناتوانێت قسە هەبێ چونکە چ بازە بە دۆزی ڕێژەی بێت چ باز لە کوانتەم تیۆری بێ دۆزی کوانتەم بێ لێرە دەسەوسان لەو بابەتە کەواتە لە شوێنێکی زۆر کەما زۆربەی زانان باسیەوەکەن ئەگەر بگەڕێنەوە بۆ خاڵی یەکەم ئەبێ وای تەسەورکەین بۆی لی تێ بگەین شتێکی بچووک ئەو بچووکەیە کە تەقیوەتەوە بەس ئەو بچووکەش خۆی هیچ نەبووە ینی مادە نەبووە پرسیارەکە لەمە ئەوەیە بەڵێ و پرسیارەکەەوەی زانست ناتوانێت لە قسە بکە زانایانی هەڵگری بواری نۆبڵ لە جایزە خەڵاتی نۆبڵ ئەڵێن ئێمە ناتوانین لە سەرەتایەکەمەکە بە زانست باس بکەین زانست سوودارە لێرە کەواتە لێرە ئەگەر بێت و باز لە شوێنیش بێ ئەڵێن ئەم گردردونەی ئێمە کە کاتێک تەقینەوە دروست بوو هاتە بوون هیچ دراوسەیەکی نییە تەسەوەر کە وەکو خانوویەک هیچ دراوسەیەکت نییە تۆ لە ناو شوێنەکەی دەرەوەی ئەمە چێ نازانین بە زانست نازانین چییە ئایا یاساکانی دەرەوەی ئەم خانووە دەرەوەی ئەم گردردونە یاساکانی چییە ئەم یاسانی ئێمە نییە بۆ هەروەگوتم پاڵ دێڤزەڵێ بواری تەقینەوەی مەزن یاخود ئەو ڕووداوی کە تەقینەوەی مەزنە وزە و مادە و شوێن و کاتی هێنا یاساکانیش لەمەوە دروست بوون کەواتە ئەو یاسانی کە باز لە دروستبوونی گردردونە
کە باز لەوەیە مادە و زە و کات و شوێن مامەڵاکەم تایبەتە بە خودی گەردون چکە لەگەڵ خودی گەردوونە هاتن کەواتە ناشە من بەم یاسایانە بێم باز لە دەروی گەردون کەم بێم باز لە وجود کەم بەم یاسایانە نا کەواتە ئەمە تایبەتە وەک بەڕێز ئاماژت پێکرد ئەگەر بازە مادە تایبەتە بمادە بازە و زەبتە بەڵام ئەمە ئەو ناگەینە لە ناو خودی ئەم کەون و گەردوونە شتی پەنهان و غەیب وجودی نەبێت مامۆستا بەڕێزت وەک دەرەکەوێت خۆت تەبەنی ئەم نەزەریاکەی بیکبا باش بۆ مەسەن ئێمە نەزەری داروین ڕەتەکەینەوە کە وەک ئەو تێ لە سەتانەوە حوتی زانانی بایۆلۆژی ئەڵەن شتێکی زانستیە لە ڕووی دینیەوە باوەڕێ پێێتیا لە ڕووی زانستیەوە ئەوەی تریان لە ڕووی دینیەوە ڕەت ئەکرێتەوە لە ڕووی زانستیەوە ئەوە زۆر گرنگ من باز لە پسپۆری خۆمەکەم ئەگەر بێت و باز لە هەر کامێکیان بێ من ئەگەر بێت و باز لە بواری دروستبوونی گەردون کەم و کە بازە پسپۆری بەندەیە من ئەزانم دەلیلەکان و بەڵگەکان ئەوەندە زۆر لە کتێبەکە ئاماژەم پێکردوون کە پێم ئەڵێن فعلەن بێدۆزی تەقینەوەی مەزن بێدۆزێکی ڕاستە نەک بە تەنها من زانایان چۆن ئەسە ئەو ڕە ئەویترین بۆ باجەکان بەجێڵم بەڵام باز لەوەیە کە من کەسێکی باوەڕدار ناڵم من زان سفرەکەم نەخێر ئەو بۆچوونە هەڵەیە بەڵکو ئێمە ئەگە بێت و خودی قورئانی سیرکەین خوای گەورە لە چەنا ئاەتە تەشجیعی عولەما ئەکات قل سیروا فی الأرض فانظروا یعنی خۆتان گەڕن بە شوێن شتەکانە ئەمە گەورەترین گرنگیدانە بە عەقڵی مرۆڤ چونکە ناشە من هەموو شتێک هەبڵم بە حازری تەعامی لەگەڵاکەم ئەی ڕۆڵی مرۆڤ چییە خۆی باشمان بمبورە بیردۆزی دوم بیرمان چوو باسیکەین ئەوە نەزەری تەقینەوەی مەزن بە ئەوی تر چی بوو ئێمە جەگیر بیردۆزی دۆخی جەگیر ئەم بیردۆزە کە کاتێش کەستی لە چی هێنا چونکە دەلیلەکانی ئەو تەبعەن بازەوە بوو کە ئەم گەردنەوە خۆی ئەمێنێ و تا بە شوێکی ئەزەلە بەڵام دوایی حتا خۆی ئەم بیردۆزەی تر ئەمەندە بە قووت بوو دەیلەکانی ئەمەندە بە خۆت بوو ئەم نەیتوانی خۆی بەردەمیان ئەوەی تەقینەوەی بەڵاوی تەقینەوەی مەزن ئەوەندە بە خۆت بوو خۆیان زانکان ڕایان گۆڕی چوونە سەر ئەوە ئەستوان بڵێم ئێستا هەر باسی نییە یعنی کەواتە قووەتی بیردۆزێکی تر بالمقابل کەم تەنها هەندێک دۆچینی هەبوو کە کات نییە هەمووی باسکەم بەڵام قووەتی ئەو تەنانەت ئەگە بگەڕن بۆ ساڵی 1965 دوو زانابەنای ویلسن و بێنزیس کە لە ساڵی 1970 تا خەڵاتی نۆبڵیان وەرگرت لەسەر ئەو وەریانگرت هاتن تێبینی ئەوەیان کرد کە لە گەردوونە ئشعاع داخلی بەرەوزەویە تشک بەرەوزەویە کاتێک کە دراسی تشەکەیان کرد ئەوە پێی ئۆتێ پاشماوەی گەردوونی تەقینەوەکە کەواتە ئەمە دلیل بوو نۆبڵیان لەسەر کاتە خودی زانست بۆ خۆی و هەروە خودی ئەو زانە ڕێزان لێنرا کە توانیان یەکێ لە بەڵگە زۆر بە هێزەکانی تەقینەوەی مەزن بهێنن هەندێک لە ئەوانەی کە بێباوەڕن بازەوەکەن کە وزەیەک بوونی هەبوو آخر ئەم وزەی خۆی لەکوێوە هات هەر بۆ خۆی ئەو زانایی کە بە نمونەیە ناوپاڵ ئەم وزەی ئەسڵی کوێیە کەواتە ئێمە ئەگەر بگەین بۆ ئەسڵ هەمووی ئەبەمەوە بۆ سەرەتای گەردوون کە پرسیارەکە ئەمەیە ئەوە ئەسڵەکەی کوێیە ئەوەی ئێستا ئەسڵەکەی ئێمە هەمووی ئەیژێڕنەوە بۆ ئەوەی ئەمە لە کاتی دروستبوونی گەردوونە هاتوۆتەکایەوە نەک خۆی بوونێکی ئەزەلی هەبوو بێ گەردونیانی بەڵام هەر پرسیارەکەمان ئەمێنێت خالقێک دروستی کرد ئەو خاڵقە لە چۆ هات وإلى آخریت ئەو زنجیرەیە ئاسانە وەڵامینەوە کاتێک کە باز لە ئەوەکەی جەناب دەفەرمی خالقێک و ئەو باسیەکە ئەو چێ خەڵقی کردوایە لێرە ئەمە پرسیاری خەڵکە ئەمە پرسیاری خەڵکە پرسیاری فەیلسوفەکانە بەڵێ لێرە من نمونەیەکی پزیشکی مصری بەناوبانگ خوا لێ خۆش و دکتۆر مستەفا مەحموودیان وایە ئەڵێ زۆرجار ئێمە ئەکەوینە هەڵەوە گەر مقارنەی ئەو هۆکارانە بکەین کە لەسەر زەویە یا لە گەردوونە هەن بڵێن ئەم هۆکارانە بە تەواوەتی کاریگەرن و هەمان هۆکارن لە دەروی گەردوونیش نە ئەڵێ هۆکار لە ناو گەردوونە تایبەتە بە خودی گەردوون چۆن نمونێگەنێتەوە ئەڵێ ئەگەر بێت و تۆ دوو بووکەڵە دروستکەی دوو بووکەڵی مناڵان دروستکەی بە قورمیش ئیشکەن بە قورمیش ئیشکەن هەر لە کتێبەکە وا باسەکە ئەڵێ کاتێک کە لێ ئەگەر بتوان لەگەڵێتی قسە بکەن ئەم لەگەڵ ئەوە قسە بکە ئەڵێ من بە قورمیژی شەکەم ئەیش منش بە قورک لای ئەمان ناشێ مرۆڤ هەبێ یا شتێکەوێ بە قورمیژیش نەکە بۆ لەبەرەوەی خودی ئەمان لەگەڵ ئەوە ڕاهاتون بە قورمیش بجوڵن ئەڵێ مرۆڤیش کە باز لەوە کاتەوە بۆ هەمیش سەبێک من لە دایک باوکم و دایک باوک لەوە ئەڵێ ئەمە گەورەترین هەڵەیە بیسەرمێنم ئەمە لێرا بیچەسوێن بەسەر چیە بەسەر دەرەوەی گەردوونە کە خوای گەورەی و لە دەرەوەی بوونە چۆ خۆی دروستکاری مامۆستا پێتوانێ ئەمە پرسیارێکی تریشێنێ ئەویش ئەوەیە کەواتە لە دەرەوەی طبیعەتی گەردوون ئێمە ناتوانین قسە بکەین کەواتە ئەو کەواتە ئەکرێ
ئەم پرسیارە هەر پرسیارێکی فەلسەفیە بۆ ئێمە بە عقليەتی ئینسان ئەڵێن لابد لكل مخلوق من خالق مثلا بۆ بێوا بێت ئەوش پرسیارێکە یعنی پرسیاری فەلسەفەیە ڕاستە جوانە بەس ئەو خالقە کە باسێکەین ناشێ ئەمە عقلێتی ئینسانە لێرە وەکو قڕمیشەکەی بەڕێزت باست کرد یعنی بێزەبێت کەواتە من ناشێ ئەو خالقە سیفاتی وەکو سیفاتی مرۆڤ تەماشاکەم و هەروە ئەو یاسا و ڕاستانەی کە خۆی دروستی کردو لە گردوونا ڕەخسانێتی چۆن ئەشێ من بەسەر خۆیان بیسەپێنم بڵێن تۆش خۆ دوایە شتیوانیە لە فەلسەفەش شتیوانی زۆر باشە باش مامەستا باسی شتێکت کردووە لە با بڵێن ئەو زانانەی کە هەن زۆر زانامان هەیە کە وەکۆڵی متەبەحیرن لە زانای کۆسمۆلۆژی و گرد و ناسی لە ئاخری بێ باوەڕیان بەوەنێ کە گردون خالقێک دروستی کرد بێ زۆریشمانەیە وەکو بەڕێزت باس کرد بەڕێزیشت خۆش بە هەمان شێوە باوەڕدارن بەوەی کە گردون دەستپێک و خالقێکی هەیە کەواتە با بڵێن ئەوەی ئەمان بەڵگە و دەلیلی ئەمانە چێک کە بێ باوەڕن خۆی بمانەمانەیە ئەمان هەندێک مادەم باز لە گردوونە و لە کتێبەکەشا باسم کردووە بۆ خۆیان هەندێکیان باز لەوە ئەکەن هەر ئەڵێن ئەوەمان قوبوڵ نییە کە خالقە بێت لەوانەیە زۆرجار ئەڵێن جانبێکی نەفسی بێ کابرا قوبوڵ نییە خالقە بێ یاخوان علمی نییە بە هەندێکی علمی ئەسڵن ئەگەر باز لەوە بێ هەندێک بردۆزیان داناوە بە پێی ئەو بردۆزانە ئەگەر بێت و باز لە گردون بکەین ئەڵێن دەتوان 500 گردون هەیە دەتوان 500 یعنی عەدەی زۆرە یەکێ لەو گردونانە گردونەکە ئێمە کە ینی 500 جار زەربی بەڵێ کە گردون دروست بووە یەکێک لەوانە گردونەکە ئێمە بە سوودفای بەڕێکەوت ئەمەیە کە ئێمە تیاژین لەم ئەخیرا دراسەیان کرد هیچ سیفاتێکی ئەو گردونش بەسەر ئەوان ناسە پێک ئەوان باسێکن کەواتە دانانی بیردۆزی بێبنەما وەکو هەندێک لەو بردۆزانی فرەگەردونیەکێکە لەوانە کە ئێمە چەندین گردون هەیە وە گوتمێکیان گردونەکەیمە بێ کەواتە تا ئێستا زۆربەی زانان هەر لە کتێبەکە باسم کردووە باز لەوە ئەکەن ناشێ ئێمە بۆ خۆنەجادان لەوەی کە گردون سەرەتای هەیە واتە دروستکاری هەیە و هۆکارێکە خوای گەورە دروستی کردووە بچین پەنابەرین بۆ هەندێک بدۆز کە تا ئێستا نە بەڵگەی هەیە و نەتوانیوێتی ئەو کارشکا کە مەبەستیان زۆر باشە مامۆستا با بێنە سەر وابزانام کاتمان کەم ماوەت 5 دقەیەکمان ماوە کۆتایی گردون بۆچی ئەبێ گردون کۆتایی هەبێتیانی لە ڕووی فەلسەفی و زانستیشەوە لە ڕووی دینیەوە ئەو ئاشکرا بەڵێ لە ڕاستیە بەڕێز تەزانی ئەگەبێت و باس لە زانستەکە بکەین ئێمە وتمان زانست ئەەکەین بە حەکەم بەڵام بۆ هەموو شتێک ناتوانین زانستکە وتمان سنووری زانش سنووری هەیە چکە حتا خودی عالمەکان ئەڵێن مەسەن زانست ناتوانێت پێم بڵێ پاژمردن چی ڕۆیات زانست ناتوانێت چکە سنووری ئەو نییە یا باسمان کرد لە سەرەتای ئەوڵی گردوونا لە خاڵی یەکەمە زانست ناتوانێت قسەبکەوە قسەی ئەوانن کەوتم ئەسڵەن خۆیان براوی خەڵاتینەوە بڵن بەڵام ئێمە ئێستا ئەزانین لە گردونێکی ئاژین بە بەردەوام ئەکشێت زۆربەی زانایان ئەبەنەیناها بئەیدی وئینا لەموسیعون بەڵێ کە بازە بەشە عیلمێکەشی بکەم ئێمە ئەزانین لە کۆتایی ساڵەکانی بیستا طبعا ئەنشتاین لە ئەوڵا باوەڕی وا بوو کە گردونێکی وەستاوە ناکشێت زانایەکمان هەیە ئەم زانایە بەنای هەبڵ کە تەلسکۆبێکی هەبڵمانە بۆ زان بەڵە هابڵ ئەم ئەدوین هەبڵە کاتێکە بینی لە ڕوانگە و مەرسەدەکەی خۆیە حتا لە کتێبەکە وێنەی ئەنشتاین و هەبڵیشم لێیاوە کە بینی گردون ئەکشێ بانی کردوتی تۆ پەشیمان ئەبیتەوە لە قسەکەی خۆدیاننا ئەوە تا بیبینە گردون ئەکشێ لەویا ئەنشتانی ئەترافەکە ئەڵێ گەورترین هەڵە لە ژیانما کرد بێتم ئەوەیە کەوتومە گردون ناکشێت باشە ئێستا ئەگەر بێت و بۆ نمونەیەکی سادە باسیکەین گردون بینە بەرچای خواوەکو میزەڵانێک بەس دەروی ئەم میزەڵانە هیچ نییە نازام چییە بەس ئەمە گردونە چەند خاڵێکی لەسەر دیارێکم هەر خاڵێک بریتی بێ لە مەجەڕەیە گەلەستێرەیەک کە بە ملیاران سەدان ملیار ئەستێرێتە سەدان ملیار بۆ وازح بوون بڵین بیردۆزە ئەمە بیردۆزەی کە گردونە نەخێر زانستە پیشانە بەڵێ هەر بە دەستکۆبکەوتی تەماشایکە ئێمە دیادێکمانەیە پێ وترێ دیادی با بیکەین بە کوردی لادانی ژێر سوور ئیزاح تحت حەمراء زیاح الحەمراء یا ئەوە با بڵێن ئەمە کە باسرێکە وتی ئەوە تا پیشانە کە هەندێک زۆربەی زۆری گەلەستێرەکان بەرەو ڕەنگی سوورە چون واتە دوورەکەون و لێمان کەمێکی نەبێ بەرەوشینە چووکە ئەنزێکەوتە لەمان بەهەرحاڵەوە باسیی زانستی و توانین لە کاتیدا باسکەین بەڵام بابین وە سەر خودی بابەتەکە کەواتە گردوون نەخشا
کەواتە ئەگەر وەکو وتم میزەڵانێکمان هەبێ بریتی بێ لە گردون چەند نقطەیەک و خاڵێکی لەسەر دیاری کەم ئەمانە بریتین لە چی؟ بریتین لە مەجەڕات و هەرێکیان بریتێ لە سەدان ملیار ئەستێرە لە ناویە. باش ئەگەر بێت و فوو بکەیتە ئەم میزەڵانە لە ئەنجامە ئەگەیتەوەی ئەم میزانە هەر بۆ خۆی بتەقییانە هابێ بگەیتەوە نەتیجێ بەس نظامێکی تەواو یا ئەوەتەی گەیتە بەڵێ بەڵێ ئێستا هەر بۆ ئێن بەسەر ئەو بابەتە زانستیە کاتێ یا ئەوە تەقییاوە تا هەواکەی دەرەکەی دێتەوە بەرەو حاڵەت یەکەم تەواوە ئینکیماشەکە بەڵێ ئینکیماشەکە لێەوە تەمەدودە لەمێ ئینکیماشە یعنی هاتنەوەیەکە بەڵێ هاتنەوەیەکە کاتێک کە ئەم دوو حاڵەتە دەبێت طبعاً چەند سیناریۆگەیان ئەو سیناریۆیە ئەم سیناریۆ کە باسێکم کەواتە ئەڵێن تاکەی ئەم کشانە بەردەوامە بێ ئەگەر هاتوو هەر بەردەوام بوو ئێمە ئەزانین ئەم گەلەستێرانە کە وتمان مەجەڕەی ناوە گالاکسی پێڵێن و بریتێ لە ژمای زۆر ئەستێرە ئیتر پەیوەندی چێشکردن لە بینانە نامێنێ پەیوەندی چێشکردن لە بینانە نامێنێ ئەمیتر کەواتە بەعزە گەڵێن نە ئەشێ بگاتە خاڵێکی مۆلەقە و بێتەوە سەرەتای خاڵی یەکەم کە تەقینەوەکە دەست پێ کردووە بەڵام هەندێک لەوانتر بۆ پرسیارەکەم هاتخال ئەی ناکری بێتە نیوەی نەخێن ئەوە هەر ئەوەی کەزانەکان باسەکەن لە نیوە شەهریشەکە ڕۆشتووە خۆ بگەڕێتەوە بەردووە ئەملا هەر تەواو بووە کەواتە ئێمە سیناریەمان زۆرە من بەداخەوە لەوە چێ بەرنامەکە کاتی کەم مابێ وەک بە ڕێزداماشت پێ کرد کەواتە باز لەوەیە ئێمە گردون کۆتاییەت قورئانیش باسێکە زانستیش باسێکە بەڵە هەموو شتێکی زەناب دەزانی سەرەتای هەبێت چی شێبێ کۆتایی هەبێ ئەو قانونی ئێمەی مرۆڤە لە گردونە باز لە گردونەکەم من کەواتە قانونەکانی ناو خۆمانەوە ینی هەر ئەم قانون بەڵێ باس لە گردون مرۆڤەکەم بوون و کۆتاهات فەلسەفی شۆر هەمان بەڵێ بۆ گردونە بەڵێ بەس بۆ هەموو شتێگەر واقعەکە سەرەتاوێ و کۆتایی هەبێ. زۆر سپاس دکتۆری بەڕێز ماندوومان کردی بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەیەشی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.